بەناوی خی بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بینەرانی ئازیز و خۆشەویست خۆم بە خۆشحاڵەزانم لە ئەڵلقەیەکی نوێدا خی پروردگار دەرفەتی پێبەخشین بە ئێوەی ئازیز و خۆشەویست لە بەرنامەی خزمەت بە ئێوە بکەینەوە. لە ئەڵلقەی ئەم جارەماندا میوانداری زۆر بەڕێز عەبدوڕەحمان عەبدوڕەحیم وەزیری هەرێم بۆ کاروباری ژینگەمان کردووە. بزانین بەڕێزیان لەوەتەی دەست بەکار بوون هەم لە ئەنجومەنی وەزیران وەکو وەزیری هەرێم هەم دواتر کە لە دەستەی پاراستن و چاکردنی ژینگە دەست بەکار بوون. بزانین چیان کردو چ خزمەتێکیان بە هاوڵاتیان و جەماوەری هەرێمی کوردستان و خاکی پیرۆزی هەرێمی کوردستان کردووە. کاوڕەحمان سڵاو دەبێت، سوپاس بووی کە دەرفەتت پێدەین و لە خزمەت ئامادە بوویتی. وعلیکم سلام سەرچاو سەرسەرم زۆر بەخێر بێن سەرچاومان. خۆبێبی با لەوە دەست پێ بکەین بینەرانی بەرنامەکەمان بە دەستەکەتان ئاشنا بکەین. دەستەی پاراستن و چاکردنی ژینگە چۆن پێگات و پێگاتەکەی ئەم دەستەیە چییە و ئیشی چییە و لەکوێ لە هەرێمی کوردستانە لە شار و شارۆچکەکانە باڵین بەڕێوەبەرایەتی ئۆفیس لەق چی ناوەنەی هەیەی. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان من زۆر سپاستان ئەەکەم بۆ تەشریفێنانتان هەم بەرنامەی خزمەت هەم کەناڵی ئاسمانی پەیام جێ ڕێز و تەقدیرن دیارە خزمەتێکی باشتان بە پرسی ژینگە کردووە لە هەرێمی کوردستان جێ شەرەفە بۆ ئێوە و ئێمە شانازیتان پێوەکەین دەستان خۆش بێت. دەستەی ژینگە دیارە لە دوای ئەوەی کە لە کابینەکانی پێش و وەزارەت بوو دواتر کە کراوەتەوە بە دەستە ئەوە خۆی بە خۆی کەم تەرخەمێکی حکوومەتی هەرێم بوو لە وەزارەتەوە زیاتر بیکاتە وەزارەتێکی کارای گرنگی سیادی، بەڵام بەداخەوە کە کراوەتە دەستە ئەوە خەفەتێکی گەورەیە بۆ ژینگە دۆستانی هەرێمی کوردستان. بەڵام دەستەیەکی چاودێریە لە هەرێمی کوردستان. ئەم دەستەیە لە پارێزگاکان و لە ئیدارەکانە فەرمانگەی هەیە، لە دیوانی دەستەیشە فەرمانگەی هونەری هەیە، فەرمانگەی هوشیاری هەیە، فەرمانگەی کاریگەری و داراوی یاسایی هەیە، لەگەڵ تەشکیلەیەکە کە دوا بڕیاری ئەنجومەنی وەزیران وەزیری هەرێم بۆ کاروباری دەستەی پاراستن و چاکردنی ژینگە، بریکاری وەزیری هەرێم بۆ کاروباری دەستەی پاراستن و چاکردنی ژینگە. ئەمە پەیکەری تەقریبەن دەستەکەی بە شێوەیەکی گشتی. هەر بەناوەکەی وا دەرەکەوێت عەبدوڕەحمان دەستەی پاراستن و چاکردنی ژینگە لە بڕگەی دۆمە دیارە ژینگەی هەرێمی کوردستان تێک دراوە و ئەم دەستەیە ئەوێت چاکی کاتەوە. لە بیدایەتە چاکە بۆیە پاراستنەکەی ئەوە خۆی موهیمە. دووهەم خراپ کراوە ئەوێت چاکرێ بەچی بۆ نمونە کۆمەڵێک کێشەی شەڕەکانی ڕژێم لەسەر هەرێمی کوردستان، تێکدانی ژینگە هەرێمی کوردستان بە کاولکردنی لادێکان و ڕاگواستنی بە کیمیابارانکردنی بە مین ڕێژکردنی هەرێمی کوردستان کە کۆمەڵی کێشەی ژینگەی لە هەرێمی کوردستانە هەیە. ئەم دەستەیە پێویستەکە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان چاکیکە. بۆ هەر باز لە شتەکانی ڕژەیم باسەکەی لە دوای حکومڕانی خۆمانەوە خۆشمان دەستمان نەبووە لە خراپکردنی ژینگەی هەرێمەکەمان. ئەم یاسایانە کە بیدایەت دانراوە بە ناوی هاتووە، مەسلەی کیمیاباران، مەسلەی بۆمبەکان، مەسلەی ڕاگواستنی گوندەکان کە شێواندنی سروشتی هەرێمی کوردستان، ئەوانە بەپێی یاساکە لە کاروباری ژینگە هاتووە. بەڵام بە تەئکید لە دوای ڕاپەڕینیش کۆمەڵێک خزمەت بە ژینگە کراوە، بەڵام کۆمەڵێک زیانیش بەسەر ژینگە هەرێمی کوردستان هاتووە. زۆر باشە دوای بە تەفاسیل دێنە سەر ئەوانە، بەڵام بەم پرسیارێکی تر بکەم، ینی جەنابتان وەزیرن نەک بە پلەی وەزیر، فعلەن ئێوە وەزیرن لە دانیشتنەکانی ئەنجومەنی وەزیرانە بەشداریەکەن. بەڵام پرسیارەکە ئەوەیە، ینی ئەکرێ گونجێ وەزیرێک بەرپرسی دەستەیەک یا موئەسسەیەک بێ کە ناوی وەزارەت نەبێ، شتی وە ئەکرێ گونجێ؟ ئێمە بەڕاستی بەپێی ئەو ئیتیفاقانەیە کە هەر کابینەیەک تەشکیلە بێ، سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بەپێی ڕێکەوتن لەگەڵ لایەنە بەشداربووەکان یا براوەکان لە هەڵبژاردن تەقسیمات و خشتەبەندێکی خۆی هەیە بەسەر ئەو بەشداربووانە. ئێمە کە بەشداریمان کردووە لە ئەم کابینەیە دیارە بە چەند پۆستێ بەشداریمان کردووە، یەکێک لەوانە پۆستی ئێمە بووە. ئەمە لە ڕووی یاساییەوە گرفتێکی نییە، لەگەڵەوەیشە فەرمانی ئەنجومەنی وەزیرانی بۆ دروست بووە. ئەنجومەنی وەزیران ئەتوانێت ئەو وەزیرانەی وەزیری هەرێم بۆ کاروبارەکان
دیاریکە ئێمەشی بۆ کاروبارە دیاری کردو. زۆر باشە کەواتە مادەم هەر لە سەرەتاوە جەنابەت زانیوتە پۆستەکەی تۆ بۆ کاروباری ژینگەیە یان دوجار لە دەستەیەکە ئیژەکەی کە دەستەکە پەیوەندی هەیە بە ژینگەوە ئەمێ بپرسم وەکو زات وەکو عەبدوڕەحمان عەبدوڕەحیم تا چەند خولیا حەس پسپۆڕیت لە ژینگەیە هەیە جا مەرج نییە پسپۆڕێکە ئەکادیمی بێ ینی دەست داوەتە ئەم کاروبارە هەمووان نەزانین کە ئیشی وەزیر ئیشە سیادیەکانە ئەوەی کە کرێ بەڕێوەبەرایەتەکان و ڕاوێژکارەکان هاوکارە بن بەڵام تا چەند لەگەڵ تۆیە ینی یەکەگرێتەوە میشە. من ئەم پۆستە خۆم کاندید نەکردووە و خۆم بێمە ئەم شوێنە دیارە ئەمە لایەنێک بە پرۆسەی خۆی بە هەڵبژاردن دوایەوە لە سەرکردایەتی ئێمەی دیاری کردو بۆ ئیشە ئەوان گومانی باشیان بە ئێمە بردووە ئێمە هەوڵەدەین پشتیان بەخوا لە جێی گومانی باشی ئەوان بین ئەمە دیوێکی تری من هەر بە تەبعی خۆم حەزم بە خزمەتی ژینگە بووە ژینگە بە شێوە فراوانەکەیشی نەک هەر لەسەر ئاو و خاک و هەوا بەڵکو لەسەر ژینگەی فکری لە هەرێمی کوردستان ژینگەی سیاسی ئەو ژینگانەی کە زۆرجار لە شەڕەکانی ناوخوا دەوری ئاشتەوایی و میانگیریمانە بینی لە مۆزوعەکانە ئەو ژینگە فراوانەی کە خولیان بووە ڕەنگە ئەوە هۆکارێک بوو بێ لەسەر کاندیدکردنی ئێمە و خزمەتکردن بە هەرێمی کوردستان بە واجبێکی شەرعی ئەزانم و پاگڕاگرتنی هەر بستەخاکێکی هەرێمی کوردستان وەکو مزگەوت سێریەکەم دەبەرەوە پێویستەکە بەڕاستی جەنابەت لە حیزبێکیت کە حیزبێکی ئیسلامیە و پاشخانێکی ئیسلامی هەیە تا چەند ئەمە بووەتە هۆکار کرد ئاینی پیرۆزی ئیسلام زۆر جەختی لە پاراستنی ژینگە کردێتەوە تا چەند ئەمە بووەتە هۆکار و ینی فاکتەر و پاڵنەر بۆی کە زیاتر ئەم خزمەتە بە عیبادەت بزانی. ئێمە هەمیشە پەنا بینە بەر کۆمەڵێشت بۆ خزمەتکردنی ژینگە یەکێک لەوانە کە وەزارەتی ئۆقاف و یەکێتی زانانی ئیسلامی کوردستان پەنایان بۆ بین کە لە وتارەکانی هەینیەکانە ئاماژە بۆ بدەن کە خزمەتکردنی ژینگە خزمەتکردنی بیر و باوەڕیانە چونکە نەزافەت من الئیمان هەر لە سەرەتاوە خەڵکی هەرێمی کوردستان بەوە گۆش کراوە بۆیە ئەمە بەڕاستی بە عیبادەت دەهێزانرێ خەڵکی هەرێمی کوردستان بە شەرەف و شانازیەکەوە لە ماڵی خۆی لە لیباسی خۆی لە دەرونی خۆی لە ناخی خۆی هەست بە پاکڕاگرتنێکە ئەمانە بەڕاستی کاردانەوەی ئەو ناخەیە کە لە دەرەوە بە مرۆڤەکانەوە دیارە لە هەرێمی کوردستان کاریگەری ئەو قەناعەتەیە کە هەیمەنەیەکی کردووە بەسەر خەڵکی کوردستانە کە ئەمەش بەڕاستی شەرەفێکە خەڵکی کوردستان شانازی پێوەکە. کاوڕەحمان چی بەو کەسانە ئەڵێ کە وا تێگەیشتونیان بەمەبەست ئەم تعلیقە ئەدەن لە پێشتیش کۆمەڵی ئیسلامی بێگومان لە سەردەستی کۆمەڵی ئیسلامی لە کابوونەی پێشوونە پێشووترە ینی وەزارەتی ژینگە و تەسیسەکەی لەسەر دەستی مامۆسادارا بوو کە ئەویش هەر ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی واتە کۆمەڵ هەر دەستی هەبووە لە ژینگەی هەرێمی کوردستان لە پاگڕاگرتنی و چاکردنیوانە بەڵام بە تعلیق و توانجەوە دەوترێت زۆر جار لێرە لێوی بیستومانم من حەزەکەم کۆمنتی تۆ بزانەوەی کە جاوە چیە ئیشانەوەیە خەڵک مەشروب بخواتەوە ئەمان قوتووی سەرجادەکان کۆکەنەوە خۆڵ و خاشاک کۆکەنەوە ینی ئەم تعلیقە ئێوە چۆن وەریەگرن؟ وەڵای ئێمە خەڵکی خاوەن پەیام وەسوسەی ڕێگا کاری تێناکە بەڵکو ئێمە بەرپرسین لەوانەیش کە هەڵەکەن چۆن بیان خێنە سەر ڕاستە شەقامی کاری خزمەتکردن بە مرۆڤایەتی ژینگە چمکێکی بچووک نییە چمکێک هەست ناکەی ئەوان بچووک لە ژینگە تێگەیشتون بە تەئکید ئەوان لە گۆشە نیگایەکەوە سریەکەن بەڵام ژینگە بەڕاستی هەیمەنی کردو بەسەر هەموو چمکەکانی ژیانە ئەمڕۆ لە وڵاتە پێشکەوتەکانی دنیا هەر شتێک بە فیلتەری ژینگا تێنەپەڕێ موافقەی لەسەر ناکرێت ئەوە ئەو خەڵکانە لە ناو بیرێکی زۆر قوڵەوە سەری ئاسمانەکەن وازان ئاسمان ئەو بازنە بچووکەیە کە ئەوان ئەیبینن بەڵام ئەگەر بێنە دەری بیرەکە ئەزانن ئاسمان زۆر فراوانە زۆر لەوە گەورەتر کە ئەوان بیریانێت. زۆر باشە. ئێستا ژینگی زۆر شت تێکچۆ عەبدوڕەحمان لە هەرێمی کوردستان ژینگەی سیاسی ژینگەی ئابووری بەهۆی ئەوانەوە ژینگەی کۆمەڵایەتی جەنابیشت وەزیریت بە کاروباری ژینگە
تێکچوونی ژینگەی ئابووری لە هەرێمی کوردستان یان تێکدرانی بەمەبەست ئەم قەیرانی کە خوڵقێنراوە دروست کراوە بۆ هەرێمی کوردستان تا چەند تەئسیری کاریگەری کردوتە سەر ئیش و کاروبارەکانی دەستەکەی ئێوە بۆ ئەوەی کە بە مەهامی هەم پاراستن هەم چاکردنی ژینگە ئاستن؟ خۆی بەڕاستی ئیمکانیات زۆر زەڕورە، چ بۆ تاک، چ بۆ خێزان، چ بۆ دەوڵەت. تەنانەت خوای گەورە بەهەشت ئەفرۆشێ بە گیان و بە ماڵ. لەبەرەوە ماڵ زۆر گرنگە لای خۆماڵێ کاسەی پڕ ئاشتی ماڵ. بەڵام ئێمە لەسەر خاکێکین کە خاکەکەی بە پیت و بە بەرەکەتە، کانگایەکە بۆ داهات. ئەبوو ئەو ئیمکانیاتە لە کاتی خۆی و لە شوێنی خۆی بەکاربهێنرایە. ئەمە گرفتێکە بەڕاستی هەرچەندێ باسی لەسەرکەین هێشتا هەرکەمە، بەڵام نەبوونی ئیمکانیات تەئسیری سلبی کردە سەر هەموو جنگەکانی حکومەت بەگشتی و بە تایبەتی ژینگەیش. ئێمە گەر ئیمکانات ببوایە ڕەنگە بمانتوانێت خزمەتێکی زۆرکەین، چونکە ئێمە لەوەنتی دەست بەکار بووین لە ئیشکارەکانمانە غەیری موچەی فەرمانبەران و چکێک لە هاوکاری بۆ بەڕێوەبردننی ئیشوکارەکانی دەستەکە خۆی هیچ دامێکمان نەدی بۆ پرۆژەیەکی ژینگەیی، بەڵام لە کابینەکانی پێشووان نەبووە. بەڵام ناکرێتە سەر خۆتان ببوورە، ناکرێتە سەر خۆشتان. ئێوە وەک لە پێناسی دەستەکە باست کرد کە دەستێکی زیاتر چاودێریە، بەڵام خۆ کۆمەڵێک یاسا هەیە باز لە کۆمەڵێک سەرپێچی ئەکات لەلایەن مەعامیلە گەورەکان، کارگە گەورەکان و کۆمپانیا و تەنانەت پاڵاگۆنەوتیەکانیش کە دەبێت بڕێک پارەی وەک قەرەبوو بۆ ژینگە دابیم کرێ. بۆ ئێوە نەتانتوانێت ئیسفادە سوود لەو پارەیە وەربگرن هەر لە ژینگەیە سەرفیکەنەوە. ئێمە هەر لە بیدایەت باسمان لەوە کرد کە هاتین فەرمانەکەیشمان وا بۆ دەرچوو لە مدەتی 2 مانگە ئێمە پرۆژەیە بنووسین بۆ ئەوەی ئەم دەستەیە بێتەوە بە وەزارەت، بۆ ئەوەی ئەو یاسانەی کە بۆ وەزارەت دەرچوە پێشتر بەکار بخرێتەوە و سندوقی ژینگە لە هەرێمی کوردستانە کاراکەین. ئەو سندوقە بە ئەو داهاتانە چ خارجی چ داخلی چ ئەو ڕسم و غەرامە ئەو شتانەی کە لە هەرێمی کوردستانە هەیە، بەڵام بەداخەوە نەمانتوانی ئەو هۆکارانەی کە بوونە پەرچ لەوەی کە دەستە بێتە وەزارەت بزانین. نەیتوانی خودی خۆدیان حکوومەت ئەو نیازەی نیە ئەو دەستێ بکاتەوە بۆ وەزارەت. حکوومەت لە سەرەتا وعدی بە ئێمەدا موافقەی بۆ کردین، فەرمانی بۆ دەرکرد، ئەوەی لەسەر ئێمە بوو تەواومان کرد. بەڵام ئەوەی کە لە دوای ئەوەی کە ناردمانە ئەنجومەنی وەزیران ڕاگیرە، ئەو کاتیش باسی ئەم موچە بڕین و قەیران وشتە نەبوو، بەڵام ئەوە لە مێژووە بەڕاستی هەرمێنێتەوە. ئێمە ئیشی خۆمانمان بە تەواوی کرد، وەسایەکانی شەمەی مەوجودە. ئەگەر ئەوە تەواو ببوایە کۆمەڵی قۆناغی باش هاتە پێشەوە. یەکێک لەوانە مەسەلەی سندوقی ژینگە داهاتێکی فراوانی هەیە، بە تایبەتی ئێستا کە ئیشەکانی ئێمە بە شێوەیە کاران ناکرێت بە تەواوی و سندوقەکەمان بە تەواوی کارانیە، بەدیلی ئێمە دروست بوو. بۆ نمونە وەزارەتی سامانە سروشتیەکان کۆمەڵێ داهاتی ژینگەیی لە کۆمپانیا نەوتەکان وەرەگری. بۆ نمونە وەزارەتی ناوخۆ کۆمەڵێ داهات لەسەر ئۆتۆمبیلەکان ساڵانە لە ساڵانەی جاوی شێک لە پرسیارەکانی من کابڕحمان ئەو پاڵاوگە نەوتیانە و ئەو حەقلە نەوتیانە بیرە نەوتیانە ئەوەندی من ئاگادار بم دەبێت ئەو کۆمپانیانە بڕێک پارە بۆ ژینگەی ئەو ناوچێ دابین بکەن و ئێستا لە نوێترین بڕیاری وەزارەتی ناوخۆشە بڕێ پارەی زۆر بە ناوی ژینگەوە لە شۆفێران وەرەگیرێت. ئەم پارانە بەڕاست من دەپرسم دێتەوە دەستەکەی ئێوە تەسەڕوفی پێوەکەن یان نەخێر بەس بە ناوی ژینگەوە و وەڵامەوە ئاگاتان لێنە؟ ئێمە کۆبوونەوەکمان کرد لەگەڵ کاک دکتۆر ئاشتی وەزیری سامانە سروشتەکان لەگەڵ هەیئەتێکی دەستە باسمان لەوە کرد کە من نمونەیەکم بۆ هێنایەوە. باخەوانێک داهاتی باخەکەیکا بە 3 قیسم، قسمێک بۆ خۆی، قسمێک بۆ دووبارە خزمەتکردنەوەی باخەکەی، قسمەتێکیش ئەکا بە خێر کابراایەکەوە. ئێمە چۆن بتوانین ئەم مۆزوعە بەڕاستی هەم خەڵک لی سوودمەند بێ، هەم کۆمپانیاکە لی سوودمەند بێ، هەم حکومەت لی سوودمەند بێ، چۆن ئەو پرسی ژینگە بەڕاستی بەرپارێزین. ناکرێت کۆمپانیایەک زەرەر بە ژینگە ئەگەێنێ داهاتەکەیە بێ خزمەت بە ژینگە نەکاتەوە. مناقشەیەکی زۆرمان لەسەرەوە کرد. ئەو ئامادەیی دەربڕی کە
لیژنەیە دروستکەین بۆ چارەسەری و کێشە. ئێمە دوای ئەوەی کە ئامادەی تەواوی دەربڕی موافقەی کرد کۆبوونەوەیەکمان دروست کرد بەڕێز زولفاخان کە سەرۆکی لیژنەی تەندروستی و ژینگەیە لە پەرلەمانی کوردستان بە سوپاسەوە ئەویش بەشداری کرد کۆبوونەوەیەکمان ڕێخست لەگەڵ نوێنەری وەزارەتی سامانە سروشتەکان و نوێنەری ژینگە و تەندروستی لە ئەنجومەنی پارێزگاکان لەگەڵ دەستەی ژینگە کۆبوونەوەیەکمان ڕێخست بۆ چارەسەری ئەو کێشانە راپۆرتێکمان ئامادە کردووە کە ئومێد دەکەین ئەو راپۆرتە بتوانێت بدا لە ئامانجەکانی خۆی. لەم کاتەیە ئەتوانرێت شتێوە بکرێت؟ وەڵی ئێمە بەرپرسین بەرامبەر کات بەرامبەر خزمەت بۆ خەڵکە لە هەموو قەیرانێکە هەموو وجودێک جێگەی خۆیەکاتەوە. ئێمە ناکرێت لەبەر ئەو گرفتانە کاری خۆمان ڕاگرین. باشە پارەی هاتوچۆ ئەچێتە کوێ؟ پارەی هاتوچۆ ئەچێتە وەزارەتی ناوخۆ بە تەنسیق لەگەڵ وەزارەتی دارایی ئەویان کردهبوو. بەڵام ئێمە یەکسەر نامەیەکمان نارد بۆ ئەنجومەنی وەزیران داواکەین بۆ بڕیارەدا بچنەوە. ئەوانش بە سپاسەوە نامەکەیان تامیم کردبوو بۆ وەزارەتی دارایی. وەزارەتی داراییش پشتگیری داواکەی ئێمەی کردبوو بەرزی کردە بۆ ئەنجومەنی وەزیران وێنێکی یا بوو بە ئێمەش داوامان کرد لە ئەنجومەنی وەزیران ڕەزامەندی بدا کە ئێمە وەزارەتی ناوخۆ پێکەوە دانیشین بۆ ئەو پرسە موافقەی کردووە کە ئێوە دوو قۆڵی دانیشن بۆ چارەسەرکردنی گرفتە. داوامان کردو مەعید خەریکی ڕێخستنی ماعیدەکی بۆی کە ئەو پارەی بە ناوی ژینگەوە لە شۆفەران وەرگرە بێتە لای ئێوە تەنسیقێ بکەین بۆ ئەوی چۆن بەکار بێت چونکە ئەوەی بەڕاستی ئێمە کێشەمان لەوە نییە پارەکە لای ئێمە بێت مهمەیە بۆ ژینگە سەرف بکرێت. کابڕەحمان زۆر بە سەریحی ئەم پرسیارە هاکەم دەمەوێت تۆش زۆر بە ڕوونی وەڵام بیتەوە. وەزارەتی سامانە سروشتیەکان میلەتێک ژیری خواردۆ بەدەستیەوە. ئێوە کە تەواوی پاڵاوگە هەم یاسایی و نایاساییەکان و هەم حەقلەکانی نەوت لە هەرێمی کوردستانە سەر بەم وەزارەتەن و ژینگەشیان پیس کردووە. ئێوە بەڕاست دەتوانن لەگەڵ وەزارەتی سامانە سروشتیەکانە هەروە بە ئاسانی بە یەک دوو کۆبوونەوە و بینینی وەزیری سامانە سروشتیەکان ئیتر بڵێن ئێمە دەتوانین زاڵ ببین بەسەر ئەو پیسبوونی ژینگەیە کە بەهۆی پاڵاوگە نایاساییەکان و بیرەنەوتەکانەوە بێت؟ ئەوەی کە کێشەی عامی خەڵکە لەسەر فرۆشتنی ئەو سامانە سروشتیانەی و داهاتەکەی دوای چی لێیە ئەو کێشە عامە ئەوە ئیشی من نییە ئەوە ئیشی پەرلەمان و لایەنە پەیوەندیدارەکان. بەڵام ئەوەی کە ئیشی پیسکردنی ژینگە بێ بەڕاستی من لەگەڵ کاک دکتۆر ئاشتی بە ئامادەبوونی و مەجلیسە باسمان کرد فشارمان زۆر لەسەرە. ئەو فشارانە وا لەوە کە خەڵک تینی بۆ هاتووە لە هەر شوێنێکە ئەو پاڵاوگەنەوتیانە هەیە و کۆمپانیانە ئیشەکەن خەڵکی ئەو منتیقە گەشتەتی گیانی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بواری ژینگە ڕێکخراوی زۆر چالاکە. ببوورە قسەکە لەوەی ئەو حەقلانی کە لەو ناوچانە ئەو خەڵکە گیری خۆڕەوە هەموو هەرێمی ئەم وەزارەتی خواردو نایەتە سەر مەبەستەکە لەگەڵ ئێوەیەتە سەرڕێ مەبەستم فشارە مەبەستم ئەو پەیامەماندا خەڵکی گەشتەتی گیانی ئەگەر ئێمە کۆنتترۆلی ئەومان کردو ئەگەر بێت و ئەم ڕێکخراوانی کۆمەڵگەی مەدەنی لەگەڵ خەڵکی دەڤەرەکانە بەڕاستی ئەستنە سەر ئەو کۆمپانیانە و کێشەیەکی گەورە بۆ هەرێمی کوردستان دروستە بێ. پێشەوەی دروست بێ پێویستەکە کێشەکانیان چارەسەرکردی. ئێمە بەرپرسین لە کێشە ژینگەیەکان لەبەرەوە جەدولێکمان داناوە لە بینی خۆمانە. ئێمە ئومێد دەکەین بتوانین بەو زمانی گفتوگۆی کە هەمانە هەموو حەلەکان بەڕاستی پێویست بەوەکە و ئێمە هەر لە بنەڕەتیشەوە لەسەر عینوانی ئیشمان کردو بە تیم کارەکەین. هەموو وەزارەتەکان بەشێک لە پەیوەندیداریان هەیە بە ژینگەوە. ئێمە ئەوەی کە ئیمتیحانێکی ئیشەکانی خۆمان کردوێ هەموو وەزارەتەکان بەڕاستی تەعاونێکی باش. بەڵام خۆ دەزانی وا نزیکی 3 ساڵوا خەریکی تر لە عمریم کابینێ کۆتاییەت تەنها ئەگەر بمێنێتەوە تەنها ساڵێکی ماوەیان ساڵێک و چەند مانگێکی ماوە ئێوە ئێستا نەگەیشتێتە هیچ شتێک ئەنی تۆ دوایی چی جوابی حیزبەکە دەنگدەرەکان خەڵکی هەرێمی کوردستان نەیتەوە؟ ئێمە بەرپرسین لە ئیش بەرپرسین لەوەی کە ئەوەی لە بیری خەڵکیای ئێمە بیکەین. نەتیجە هەنێجار پێشمەرگە کە شەهید دەبێ نازانێت دوای خۆی چێ بێ بەڵام گیانی خۆی بەختەکە بۆ ئیشک بۆ پەیامەکەی بۆ مەبدەئەکەی. ئێمە بەڕاستی ئیشمان لەسەرە ئەوەنەی کە ئێمە ئاسوودەین ئەوەی لە بیری خەڵکا بۆ ئێمە ئەوانەمان کرد. زۆر باشە بابێنە سەر لەمپەرەکانی تر جگەل لە لەمپەری دارایی کە باسمان کرد لەمپەری سیاسی
دیسانەوە دەپرسم بەڕوونی و تۆش بەڕوونی وەڵام بەرەوە لەمپەری سیاسی لە بەردەم عەبدوڕەحمان عەبدوڕەحیم وەزیری هەرێم بۆ کاروباری ژینگەدا هەیە بۆی کاروبارەکان بەرە بەڕێوە چ لەلایەن پارتیەوە بێ چ لەلایەن یەکێتیەوە بێ چ لەلایەن کۆمەڵی ئیسلامی کە تۆ وەزیری ئەویت چونکە بمانە نەمانێت لەمانە ڕابردووە وەزیری یەکێتی و پارتیە بۆ گلەیەوەی هەبووە کە حیزبەکەی خۆی تەداخولەکە زۆر جار نایاڵی ئیشوکارەکان تۆ بە شێوازێکی گشتی لەمپەری سیاسی هەیە لە بەردەم جەناب تا بۆ ئەوەی کە ئیش بکەی لەم دەستەیە؟ من بۆ هەرسێکیان یەک هەتا ئێستا ئەوە 2 ساڵ و تقریبان 3 مانگە من سوێندی یاسایم لە پەرلەمان خواردووە وەکو وەزیری هەرێم یەک جار سەرۆکی حکوومەتم دیوە بۆ کۆبوونەوەیش یەک جار ئەمە خۆی خەلەلە دەبێت خەتای شێوە وەڵا خەتای میکانیزمە یعنی ئەبێ ئیدارەی سەرۆکایەتی هەر بەیناوبین جگە لە کۆبوونەوەی ئاسایی لە کاتی خۆیان بەسرێ بەیناوبین وەزیرەکان ببێنێ بۆ ئیشوکاری تایبەتی ئۆرگانی خۆیان ئێمە چەند جار محاولەمان کردووە ئەمە یەک دووەمینی کێشەیەکە کە بۆ ئێمە دروست بووە لەسەر فەرمانەکانی ئەنجومەنی وەزیران کە جێبەجێ نەیەکرا بە پاسایی ئەوەیە من نایاسایی نەجارێ هەر ساڵێک من نهاتوومەتە دەست یەک ساڵ دوای ساڵەکەیش کە هاتووم دەور و تەسلیم و ئیشوکارەکان وەکو پێویست لەگەم نانەکراوە بەڵام ئەوە نزیکی مانگێکە کۆمەڵی قۆناغی باشمان بڕیوە بەڵام هێشتا جێبەجێ نەبووە ئەوانە تەسیراتێکی گرنگی لەسەر ئیشوکارەکانی ئێمە کرد بەڵام سەرباری ئەوانەیش ئێمە هەرچیەکمان کردبێت لە دەر لەوانە کە بەو هەموو ڕێگریانەوە ئێمە نەوەساین بۆ ئیشکان ئەوەی کۆمەڵی ئیسلامیش بایەکجەوە کۆمەڵی ئیسلامیش من بەڕاستی متمانەیان پیاوین خەڵکی ئێمە دەنگدەری ئێمە شەونەخۆنی ئێمە ئۆرگانەکانی ئێمە بە هەموو قۆناغی خەباتی شاخ و شار و ئەوانە نەتیجەی ئەوەی کە کۆمەڵێک کەس بچنە ناو ئیشەکان بەڵام وەکو پێویستیش کۆمەڵی ئیسلامی ستافی بۆ نەناردی ستافی لەگەڵان نەناردی ئەوەیش نقطەیەکە بەڕاستی بەرنامەی کۆمەڵی ئیسلامی لە هەڵمەتی هەڵبژاردنەکان و لە دروستکردنی ستافێکی محکەم بۆ بەقوتکردنی کاندیدەکانی لە ناو حکوومەت ئەوەش گلەیەکی خۆمانە کە ئەبێ بەڕاستی کە نوێنەرەکان نێرن بە هەموو شێوەیە کێشەکانیشیان بۆ حەلکەن عەلاقاتی سیاسی خۆی بێت کێشەکانی بۆ حەلکات چونکە دوازە تۆ نوێنەری ئەوی ئێستا ئەندامێکی کۆمەڵ کە گوێی لەم بەرنامەی ئێمە دەپرسێت تۆ وەزیریت ئەبێت تۆ سەڵاحیەتت هەیە ستافێک بۆ خۆ تەرتیب بکەیت بۆ کۆمەڵ ئەم ستافە بۆ تۆ تەرتیب لەبەرەوەی کۆمەڵی ئیسلامی ئیتیفاقی لەگەڵ کابینەکە کردووە ئێمە نوێنەرایەتێکین بەو ئیتیفاقە هاتوێنێتە ناویشەکە لەبەرەوە ئەو حاڵەتە منیش لەگەڵ تام حاڵەتێکی ئاسایی بێ پێویستەکە وەزیرەکان کە ئەچن ستاف بۆ خۆیان پێشنیارکەن بۆیان دابمەزرێنێ بەڵام ئێمە هیچ کەسێکمان بۆ دانەمەزرا ئێمە لە وەزارەتەکانی کە و لە شوێنەکانی کە نەفەرمان نەقڵ کردوتە لای خۆمان باس لە شتێک کرد سەرنجیمنی ڕاکێشا لە ماوەی 2 ساڵ و 3 مانگە تەنها یەک جار جگە لە دانیشتەکانی ئەنجومەنی وەزیران سەرۆکی حکوومەتت بینیوە تۆ وەزیرێکی لە ئەنجومەنی وەزیران لە ماوەی 2 ساڵ و 3 مانگە یەک جار بیبینی ئەی ئەو خەڵکە ڕەشوڕوت و فەرمانبەر و خاوەن پێداویستی تایبەتانی کە دەیانەوێت سەرۆکی حکوومەت ببینن ئەبێت چۆن بیبینن؟ وەڵاهی من بە تەسەووری خۆم یعنی پێشتر کە ئێمە هاتوین ئەو سوێنەمان خواردووە لە پەرلەمان بینی خۆمان و خوا و بینی خۆمان و خەڵک و بۆ چاودێری پەرلەمانیش لەسەر ئەو سوێنە ساتێک خیانەتمان لە خەڵک نەکردووە خیانەتمان لە فەرمانبەران نەکردووە و من بەش بە حاڵی خۆشم خیانەتێکم لە سەرۆکی حکوومەت و جێگیری سەرۆکی حکوومەتیش نەکردووە بۆ چونکە ئێمە بێ ڕازگۆ بین لەگەڵەوانە زۆر ئەگەر ئێمە بەڕاستی بە شێوەیەک لە شێوەکان ئیسفادە لە بیر و بۆچوونەکانی ئێمەش بکرایە ڕەنگە ئەم قەیرانانە بۆ ئاراستە نەچوایە زۆرم دەست نەکەوت ینی تۆ لە 2 ساڵ و 3 مانگا یەکجار بینیوتە ئەی فەرمانبەرێکی سادەی ئەم هەرێمە ئەی کە من دامێک خاوەن پێداویستێکی تایبەت کە کێشەی هەیە ئەچێتە بەردەم ئەنجومەنی وەزیران ئەو چۆن سەرۆکی حکوومەت ببینێ وەڵڵی ترەوە ئەمە بۆ وایە بۆ سەرۆکی حکوومەت کەس نایبینێ بە بڕای تۆ ینی وەکو وەزیرێک وەڵا شەر نییە کەس نەیبینێ لەوانەیە من نەمتوانی بێ یعنی بۆ من ڕێ نەخرابێ یعنی لەو مۆزوعانە لەبەرەوە منیش خۆم بۆ خۆم بەڕاستی نامەوێ بچم لە ئیستعلاماتی هیچ شوێنێکا دانیشم داوای مەعیدەکەی ڕێکخرا ئەچم ڕێ نەخرا ناچم زۆر باش با بێنە سەر
دەستەکە دیسانەوە هەستە کرێ کاک عەبدوڕەحمان ئەم دەستەی پاراستن و چاکردنی ژینگەی هەرێمە کەمتر لە میدیایە چالاکی و هەواڵ و ئەمانەی دەرەکەوێت. ئایا فعلەن دەستەکە دەستێکی بێ چالاکیە یان دەستگاکانی ڕاگەاندن کەمتر گرنگی ئەدەن بە بابەت و ڕووماڵی دەستەکەتان، بەڵام وەڵامەکە هەڵگرە بە دوای ئەم پشووە. بینەرانی بەڕێز و خۆشەویست، پاش پشوویەکی کەم خزمەت بەردەوامە بێت. دووبارە سڵاو بینەرانی ئازیز و خۆشەویست، من دانا محەممەد پێشکەشکاری بەرنامەی خزمەت. کاک عەبدوڕەحمان پێش پشووەکە لێم پرسی دەستەکەی ئێوە کەمتر چالاکیەکان و هەواڵ و ڕووماڵەکانی لە میدیاکانە دەرەکەوێت. فعلەن هەر دەستەکە خۆی کەم چالاکیە یان میدیا لە هەرێمی کوردستان بایەخ نادات بە چالاکیە ژینگەیەکان؟ خۆی ئەبێت لە سەرەتا هەر لە بنەڕەتەوە جیا بکرێتەوە. دەستەی ژینگە دەستەیەکی چاودێریە بە شێوەیەکی گشتی، مقارنە بە وەزارەتێکی کارا کە ئیشی خەڵکی لایە، بۆ مقارنەیەکی یعنی نادروستە، نابەجێ، یعنی مقارنەی دەستەی ژینگە لەگەڵ وەزارەتێکی سیادیا بکەی کە ئیشکاری خەڵکی لایە. ئەمە هەر لە ئەساسەوە بێەوە ڕۆشن بێتەوە. ئەوە نقطەیە. نقطەی دووەمینیشی بەڕاستی مەسئلەی ئیعلام، ڕەنگە ئێمەش خۆمان بۆ خۆمان کەم تەرخەمیمان هەبێ، نەمانتوانی بێ ئەو شتانەی کە ئەیکەین هەمووی تەقدیم بکەین. ڕەنگە ئەوەیش تەئسیراتێکی لەسەر ئیشوکارەکانی ئێمە بە شێوەیەکی گشتی بوو بێ. بەڵام بە شێوە عامەکەی ئێمە نەترساوین لەوەی کە کۆمەڵێک ئیشوکاری ژینگەی کە هەیە توانیمانە لیژنەی کارە لە مۆزوعەکانە بەڕاستی دەستخۆشیشیان لەکەین کە توانیویانە چاودێریکی ورد بەسەر کۆمپانیا و شوێنە لایەنە پەیوەندیدارەکانە کە تەئسیری سلبیان دروست کردووە. بەڵام هەموو ڕۆژێمە بکەیتە هەواڵ و وەزعۆمانە زۆر جار من میوانمان دێ بۆ شتی گرنگ نەماداوە بە ئیعلام. ڕەنگە هەر کەناڵی ئاسمانی پەیام لە مودەتە زۆر دوور و درێژە لەوانەیە یەک دوو هەواڵی ئێمە نەنێرابێ بۆ پەیام خۆمان نەمان ناردووە. زۆر باشە. یعنی ئەوانە لەوانەیە گلەی بێ لەسەر ئێمە، بەڵام گەشت زۆر باشە. بۆچی پرۆسەی هەم پاراستن هەم چاکردنی ژینگە لە هەرێمی کوردستانە زۆر سست بەڕێواچێ؟ ئەنی بە بەڵگە و دەلیلی ئەوەی کە ئێمە ڕۆژانە چەندەها نەخۆشی نوێ و ترسناک و درێژخایەن لە هەرێمی کوردستان سەر هەڵەداد و تۆمارەکرێت و بەرپرسانی تەندروستیش باز لەوەکەن کە بەشێکی زۆری پەیوەندی بە پیسبوون، خراپبوون، تێکچوونی ژینگەوە هەیە. من هەموو شتێک بڕامایە بە پلانە بێ بەڕێبرێ. پلان ئەساسێکە بۆ ئەوەی تۆ لە سەرتاوە دای ڕێژی داهاتوو ببینی. یەکەم ئیشی من کە هاتم لە دوای مباشەرەی خۆم لەگەڵ بەڕێز بریکار موعیدی بەڕێز دکتۆر عەلی سندی وەزیری پلاندانانماندانا سەردانمان کرد. گوتم من هاتووم یەکێک لە ئیشە سەرەکیەکانی من ئەوەی پلانێ بۆ ژینگە دروستکەین بە تەنسیق لەگەڵێەوە. ئەویش وعدی پیاین، بەڵام بەڕاستی لەبەر ئەو وەزعانە ئیشەکە نەچوو پێش. ئەگەرنا ناکرێت. خۆتان پلانتان هەیە؟ یان چاوەڕێبوون لەگەڵ وەزارەتی پلاندانان؟ لەگەڵ وەزارەتی پلاندانان بۆیە من بڕام بەوە هەیە، بیداریش بۆم باس کرد. ناکرێت لە هەرێمی کوردستان ئەگەر سەیری ڕابردوو بکەی هەر وەزارەتێ بۆ خۆی پلانی داناوە، ئەم ئیشی ئەوی پوچەڵ کردوێتەوە، ئەویش ئیشی ئێوە، ئەویش ئیشی ئێوە، لە ئاخیرا بودجەی هەرێمی کوردستان پەرت کراوە. بۆ نمونە لە ڕێگەوبانە جادە قیر کراوە، دوای هەڵکەنراوە بۆ بۆری بۆ نمونە ئاو، تەسیسی ئاو، ئەویش پڕی کردوێتەوە یەکی کێ بۆ بەدادە. تۆ لەگەڵ وەزارەتی پلاندانان ئەبێ وەزارەتی پلاندانان لەگەڵ هەموو وەزارەتەکانە پلانێکی مەرکەزی بۆ هەرێمی کوردستان دروستکە کە نییە. ئەبێ هەبێت. نییە ئێستا من لای خۆمان نەمدی. من کە هاتمە ئێرە پلانی یعنی بەشی ژینگە لە هەرێمی کوردستانە ئێمە بۆ ئەم کابینەیە چەنە ئیشەکەینەوە، بۆ سەردانی ئەوێشم کرد کە پلانێکی هاوبەش دانین کە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان و لەگەڵ ئەو پلانەی کە لە عێراقیشێ چۆن تەنسیقکەین لەسەر بەڕێوەبردنی. کاک عەبدوڕەحمان وەک ئاماژەم پێکرد بەڕاستی ژینگەی هەموو بابەتە لە هەرێمی کوردستان بەشێک لە سیاسیەکان یا با بڵێن بەشێک لە دەسەڵات تێکی داوە.
دەپرسم ئاستی ژینگەی هەرێم لە ڕووی پیۆرە نێودەوڵەتیەکانەوە ئێستا چۆنە؟ ئایا دیسانەوە دەسەڵاتداران و بەشێک لە سیاسیەکان چۆن ژینگەی ئابووری و سیاسی و کۆمەڵاتی خەڵکیان تێگاوە؟ ئاوە ژینگەی ئاو هەوا خاکیشان تێگاوە؟ ئێمە لە سەرەتا هەزار شکرانە بژێری پەروەردگارکەین هەرکەمە هەزارەها بۆ چونکە سروشتی هەرێمی کوردستان هەل لە بنەڕەتەوە سروشتێکی ژینگەی لە ئاوی لە خاکی لە هەوای ئەمە بەڕاستی منەتی هیچ کەسێک نییە لەسەری خوای گەورە خاکێکی پیرۆز بۆ گەلێکی پیرۆز بە دیاری داوێتی ئەمە نقطەیەکی زۆر گرنگە جێی شەرەف و شانازیە پێویستەکە ئێمە هەمومان هەمیشە ئەومان لەیاد بێ سپاسی خوا بکەین بەڵام ببوورە سامانێکی سروشتی باشیشی یاینەتی بەڵام نازانین بەکاری بێنین لە پرسیارەکە لەوەی هەر ژینگەکەش تێک سووە بەتاکید ژینگەی هەرێمی کوردستان بەشێکی زۆری بەڕاستی کەوتۆتە بەر مەترسی ئەو مەترسیانەیش خەتەرناکن یەکێک لەوانە مەسەلەی دیاردەی خاشاک یەکێک لەوانە کە پێویست بەوەکە ئەو ئیمکانیاتە زەبەلاحی کە هەیە هەر لە بنەڕەتەوە ئێمە بمانتوانێت کێشەی خاشاک لە هەرێمی کوردستان حەلکەین لە وڵاتان بۆتە داهات بۆیان ئێمە بێ پارەی سەڵفکەین هێشتا نازانین شوێنێ پاکەکەینەوە بەڵام شوێنێکە پیسەکەین بۆ نمونەیسە تا ڕادەیەکی زۆر بەسپاس بۆ وەزارەتی شارەوانیش تا ڕادەیەک لە هەرێمی کوردستان ناوشارەکان کۆنتترۆل کراوە خاشاکە ئەگوازرێت بەڵام دەری شارەکان پیس کراوە ئەمە بەڕاستی نقطەیەکە بێ هەموو شتێک لە شوێنی خۆیان باسکەی بەڵام لەگەڵەوە پاشماوەی تەندروستیش زۆر خەتەرناکە لە عەیادەکان لە خەسخانە ئەهلیەکان لە زۆرێک لە شارەکانی کوردستان بۆی ئێمە لیژنەیەکی باڵامان دروست کرد ئەمە سوپاسی هەم وەزیری تەندروستی و وەزیری شارەوانی شەکەم کە لەگەڵیان قسەم کرد با لیژنەیەکی باڵا پێک بین بۆ مۆزوعە نوێنەری بە مستەوایان نرد کۆبوونەیەکمان لەگەڵا کردن راپۆرتێکمان ئامادە کردووە 55 ئامێرمان پێویستە لە هەرێمی کوردستان بۆ ئەوەی کە لە شارەکانە دووبارە پاژماوەی پزیشکی بەکار بێنرێتەوە تاقیم بکرێت چونکە ناکرێت بەڕاستی لەگەڵ خاشاکی ماڵانە ئەوانە فڕە ئەدرێت تەسیراتێکی پیس لەسەر ژینگە دروستەکە بۆ نمونە لە کەناڵی پەیام سەریکە بەرنامەی بەخشین چەندێک کۆمەک لە خێرەمەندان کۆکاتەوە بۆ چارەسەری نەخۆشێ ئەی با هەر لە بیدایەتە نەیەڵین خەڵکی نەخۆشکەوێ یعنی ئەمانە بۆ نمونە ئەو هەموو ئیمکانیاتە لە هەرێمی کوردستانە ئاستی ژینگەی هەرێم لە ئاستی ژینگەی هەرێم لە ڕووی سەوزاییوە لە ڕووی ژینگەیوە پیسکردنی شارەکان ئەوانە بەڕاستی ناڵێم مەترسیدارە بەڵام بەرەو مەترسیە چێ پێویستی بە چارەسەرێکی سەریعەیە زۆر باشە لە ماوەی دەست بەکاربوونی تۆیە لەوانەیە زیاتر ئەم پرسیارە ئەندامان و دەنگدەران و لایەنگرانی کۆمەڵی ئیسلامی گوێی بۆ هەڵخەن بزانن عەبدوڕەحمان عەبدوڕەحیم کە وەزیرێکە لەسەر پشتی کۆمەڵی ئیسلامی لە ئەنجومەنی وەزیران و لە حکومەتی هەرێم و لەم دەستەیە بزانن لە ماوەی ئەم 2 ساڵ و 3 مانگەیە کە تۆ وەزیری هەرێمین بۆ کاروباری ژینگە حەزەکەم بە کورتی بە داتا چەند شتێکم پێ بڵێ چیت کردووە من شتێک کە زۆر بە فەخر و شەنازی زانم نەک بۆ خۆم بۆ خەڵکی کوردستان ئەوە بوو کە توانیمان لە ئەنجومەنی وەزیران ئەوە تەڕەحکەین کە ناوی کەناس لە هەرێمی کوردستان بگۆڕین بە ژینگە پارێز یەک ئەمە نقطەیە بوو کە لە ئەنجومەنی وەزیران بە سوپاسەوە پەسەند کرا تەعمیم کراوە بەسەر وەزارەتەکان لەو ڕۆژەوە بۆ ئێستا بە ژینگە پارێز ناوەبرێن ئەو وای لەوە کردبوو کە لە هەرێمی کوردستانە ئەو ناوە خەڵک شانازی بەوە نەکرد و ئیشە بکە خۆی لێلادا کرێکارێکی زۆری بیانی هاتوون لە هەرێمی کوردستانە ئیشەکەن خەڵکێکی بێکاری زۆریش لە هەرێمی کوردستان هەیە لەو ڕۆژەوە تا ئێستا خەڵکێکی زۆر چۆتە سەر ئیشەکەی وە شانازی بە ئیشەکەیەکە نقطەیەکی تر کە ئێمە توانیمان ئیشی لەسەرکەین دروستکردنی بۆردێکی زانستەکانی ژینگە بوو من هەستمە کرد لەگەڵ چێ؟ لەگەڵ وەزارەتی خوێنی باڵا گرنگی ئەم بۆردە لە چیایە؟ گرنگی ئەم بۆردە لەوایە وەکو بیدایەت باسم کرد لەسەر مەسەلەی پلان زۆر شت بە نازانستی کاری لەسەر کراوە لە ئاخیرا دەرکەوتەوە وەڵاوە زانستینی ئەی چۆن ئێمە بۆردێکی زانستەکانی ژینگە دروستکەین وەکو مەرجەعێکی زانستی پێش بڕیار ئێمە بینێرین بۆ ئەوێ لێەوە بە معلوماتێکی زانستی اینجا قەراری لەسەر دەین ئەوە بەڕاستی بۆ هەرێمی کوردستان بۆشایەکی زۆر گەورە بوو ئێمە توانیمانە ئەو نقطەیشکەین و دروستکردنی ئەنجومەنی پاراستن و چاکردنی ژینگە و کاراکردنەوەی
کە شتێکی زۆر گرنگە بەڕاستی دەستکەوتێکە چۆن بتانی ئەوە ئیشی لەسەرکەی بۆ منە نوێنەری نزیکەی 15 وەزارەتی تایە لە ئاستی بەڕێوەری گشتی کە ئەم ئەنجومەنە هەر بڕیاری ئەدا جێبەجێ بێ ناگەڕێتەوە بۆ وەزارەتەکانی خۆی ئەمەمان کارا کردووە بۆ نمونە با لەسەر ئەم ئەنجومەنە بۆچین چ بڕیارێکی گرنگتان داوە کە نەگەڕابێتنەوە جێبەجێش کرابێ بڕیارەکە ئێمە لەوانە بۆ نمونە ئەو ئەنجومەنە بڕیارمان لەسەر ئەوە داوە کە کێشەی سووتانی دارستانەکان دروستکەین چونکە بەڕێوەبەری دارستانی هەرێمی کوردستان کە مدیر عامە لە وەزارەتی گشت و کاڵ ئەندامە لەو بۆردە لەو ئەنجومەنە ئەو خۆی سەرۆکی لیژنەکە بوو لەگەڵ کۆمەڵێک کەسی کە پەیوەندیدار بوون بە ئیشەکە راپۆرتێکی جوانیان دروست کردووە کە خزمەت بە پرسی ژینگەیەکە چۆن چارەسەری ئەم کێشەیە بکەین ئەوە یەکێک لە بڕیارەکان بڕیاری زۆرمانداوە لە مەسلەی ڕاوکردن لە مەسلەی چۆن لیژنەمان دروست کردو چۆن فکری ژینگە خزمەت بە ژینگە بخێنە پرۆسەی خوێندن شتێکی زۆر گرنگە عەبدوڕەحمان چۆن ئێستا لەسەر شەقامەکان هێمای هاتوچۆ هەیە بیرتان لەوە نەکردوێتەوە هێمای ژینگەی دابنێن ئێمە لەو کۆبنەوە باسمان کردووە کۆمەڵێک ئەفکاری جوان ئامادە بووە بۆ ئەوەی بەڕاستی چۆن لەگەڵ بەشی هەندەسی وەزارەتی ناوخۆ ڕێکەوین لەسەر کۆمەڵی ئەفکار کە تابلۆی ژینگەی بن کەچی بۆ شوێنێ بۆ منە ئەم ئاوە بە کەڵکی خواردندەیە بە کەڵکی مەلەکردن نایە ئەم شوێنە ئەلغامی لێ ئەم شوێنە بۆ ئاگرکردنەوە خەتەرە ئەم شوێنە ئاوام بۆ گەشتیاریەشی ئەوانە کۆمەڵێشتی جوانی باشمان ئامادە کردووە قەرارە ئینشاڵڵا چیتان کردو بۆ ژینگەی پارێزگای هەڵەبجە بەتایبەت کە پارێزگایەکە لە ساڵانی هەشتاکانە کۆتایی هەشتاکانە دووچاری کیمیاباران بوو ئەو وابزانم بە جۆر لە جۆرەکان جۆرە گلەییش هاتە سەر چەند وەزیرێک بەتایبەت یەکێک لەوانە جەنابەت بووی کە هیچ شتێکی وا نەکراوە بۆ ژینگەی هەڵەبجە من حەزەکەم لەسەرەوە کۆمنتی ئەوە بەداخەوە کەناڵێک راپۆرتێکی دابەزان چاواشەکاری بوو من تەلەفۆنم بۆ پەیامنیارە کرد وتمەوە چییە کاکە شتتان دابەزاندووە ئێمە پێمان خۆش نییە لەسەر هەموو شتێک جوابینەوە ئێ باشە چۆن نووسیوەتی ئەو وەزارەتانە وەکو قەزا مامەڵە لەگەڵ هەڵەبجاکەن لە ساسە وەکو قەزا بەڵام ئەمانی کە لە ساسە وەکو پارێزگا ئاوا تەخشان و پەخشانێ بوو نازانم وەکو چی تەعامل لەگەڵ ئێمە سەریکە کە خۆت خەڵکی بۆ نمونە من کە خۆم خەڵکی هەڵەبجەم لە ساڵی 90ەکانەوە تا بەدالی هەڵەبجە من لە یادمامە وەکو مێژوێ حیزبی شوعیە نایە هەڵەبجە لەو سەردەمەوە بەدالی هەڵەبجە بووە بۆ نمونە بەڕێوەبەرایەتی گشتی کۆمەڵایەتی بووە یعنی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردە بووە هەموو شوێنەکە هەموو دائیرەکان ئێمە نەبووە سەریکە دەستەی ژینگە چەند کابینە هەیە فەرمانگەی لە هەڵەبجە نەبووە دەستەی مین چەند کابینە لەوێ نەبووە ئێمە داواشمان کردووە فەرمانگە بکرێتەوە بەڵام کە نەکراوەتەوە ئەو مانە نییە کە ئێمە باەخ پەیوەندی بە ئەنجومەنی وەزیرانەوە نەگەوە پەیوەندی بە ئەنجومەنی وەزیران بەڵام فەرمانگەکە پێش ئەم کابینە نەبووە بەڵام ئەوە ئیمتیازێک نییە بۆ ئەم کابینە ئیسە وەزیرە بڵێ وەڵامنەوە مامەڵی ئەوم کە کاکە پێش ئەم کابینە هەر فەرمانگەکە لێوە بووە ئەمە بێئینسافێک بوویان چاکی شێکەینەوە وعدیشان بە مندا قەرار راپۆرتێک خۆیان ئەو هەڵی کە کردویانەوە راپۆرتە خۆیان چاکیکەن زۆر باشە باز لە ماوەی ڕابردووە باز لە کاتی تەقەشوفاتی مالیەکە باز لەوە کرا کە وەزارەت و دەستەکان چاکسازی بکەن کاتم کەمەوە کۆمەڵە پرسیاری شمەیە کرد بە کورتی وەڵام بیتەوە چ چاکسازیەک لە دەستەکە تا کردووە من هەتا ئێستا وەکو ئەوەی کە پێویست بۆ دەست بەکار نەبووین بەڵام ئەوەی کە ئەساسە لەسەر ئێمە دروستکردنی سندۆقی ژینگە بگورە دەست بەکار نەبووی دەست بەکار بۆ ئەمە بۆ بینەران ڕوون کەرەوە ینی چی تۆ دەست بەکار نەبووی وەزیری من ئەو گرفتانە کە بووە چوار فەرمانی ئەنجومەنی وەزیرانم بۆ دەرچووە بۆ هەر وەزیرە فەرمانێ دەرچووە بۆ من چوار دەرچووە ئەوانە گرفتێکن هەموو ئەنجومەنی وەزیرانی زانن وەڵای لەوا بوو کاکە ئێمە کە فەرمانێکمان بۆ دەرچووە دەست بەکاربی بەڵام لەگەڵ خودی واقعی نێودەستەکە یعنی تێگیرانێکە بوو لە ئیشەکان ئەو لەمپەرە سیاسیەکە من باسم کرد لەمپەری سیاسی لە بەردەما بەشێکی زۆری سیاسی بوو بەڵام بۆ مدەتی مانیەکە بێ قەرارە ئەو شتانەمان ڕێخسبێتەوە لەبەرەوە من دەستکراوە نەبووم بۆ چاکسازی بەڵام لەسەر مەسەلەی سندۆقی ژینگە و لەسەر مەسەلەی ئەنجومەنی باڵای ژینگە بەڕاستی دەورێکی ئەساسیمان بینی بۆ چاکسازیە ومێ دەکەین گەندەڵی لە دەستەکەی توای هەیە
گەندەڵی بەو مانایی کە یعنی فەرمانبەران لە وەزعێکی ئاوا هەمووی وەکو پێویست دەوام نەکا، یعنی ئەو کاتانی کە بۆی بە هەدەردانی پارە و پارەمان نییە تا بە هەدەری بین. باش ینی ئامادەن بۆ لایەنە معنیەکان و چاودێری دارایی ئەوانە قەرار بوو لیژنەی حکوومەت کە سەردانی شوێنەکانی کرد سەردانی ئێرەیشکە، بەڵام سەردانی ئێرەی نەکرد. باش چیتان کردووە کاک عەبدوڕەحمان بۆ دەرچواندنی یاسایەک بەداخەوە کە ئێستا پەرلەمانی کوردستان پەک خراوە، بەڵام لە ڕابردووە یان ئێستا ئەگەر ڕۆژە لە ڕۆژان ئینشاءڵڵا خوا بکە شاد ببینەوە بۆی کە پەرلەمانێکی کارامان هەبێتەوە و پەرلەمان کارا بکرێتەوە، چیتان کردووە بووی کە یاسایەک دەرچوێنن لە پەرلەمان کە زۆر توند بێت لەسەر کۆمپانیا و پاڵاوگەنە یاسایەکان و حەقەکانی نەوت لەسەر ژینگە بۆی کە ئێوە بتوانن ژینگەی هەرێم بپارێزن. ئێمە ئەو لیژنەی کە تەنسیقمان کرد ئامادەکاری ئەو راپۆرتە لە سەرۆکی لیژنەی پەرلەمان بۆ تەندروستی و ژینگە لەگەڵ وەزارەتی سامانە سروشتەکان کە خۆی نوێنەرە لە ئەنجومەنی چاکردنی ژینگە لەگەڵ دەستەی ژینگە کۆمەڵی ئەفکارمان دەوێت ئامادە کردووە، بەڵام هەر سامانە سروشتەکانیش نییە، کۆمەڵی شوێنی تریش بۆ نمونە ئۆتۆمبیلێک کە سیارەکەی دووکەڵەکە چۆن بتوانین ئەوە کۆنتترۆلکەین ئەو کەسانی ناکرێ ئەگجۆزی ئۆتۆمبیلێک کە ژینگی لێ پیسەکرێ بەراورد بکرێ بە لولەی کۆمپانیایەک بەڵام هەموو شتێکیش بەڕاستی بێت لە کاتی خۆیان ئیشی لەسەر کرێ بۆ منە گەشتارێک کە ئەچێ بۆ گەشتێک بەداخەوە کە ئەچی بۆ شوێنەکان زۆر بە پیسی بەجێڵن چۆن بتوانین کۆنتترۆلی ئەوە بکەین لەوە هەتا ئەگەر پەرلەمان کارا بکرێتەوە ئێوە لە خەیاڵتانە هەیە لە پلانتانە هەیە یاسایەکی ئەوە کۆمەڵێشت ئەفکارمان ئامادە کردووە ئەگەر پەرلەمان کارا بێ بە تەکید یعنی ئەوانە کە بکرێ بە یاسایەک بە خزمەتی خەڵکی کوردستان تەواو بێت. پەیوەندیتان لەگەڵ ڕێکخرا و دەستگانی و دەوڵەتەکانی بواری ژینگە و تەنانەت لەسەر ئاستی حکووماتیش چۆنە و لەسەر ئاستی ناوخۆش لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی کە لە بواری ژینگە ئیشەکەن پەیوەندیتان چۆنە؟ بە تەرتیب لەگەڵ ڕێکخراوەکانی ناوخۆ ئەوانەی ژینگە علااقاتێکی زۆر باشمان هەیە، هەمویان هەست بەوەکەن هەر ئەفکارێکیانە بێت دەوڵەمەند یەکەین لەگەڵیان و لەگەڵیشان جێبەجێ یەکەین زۆر خۆشحاڵن و هەوڵیشمانداوە بیان ناسین بە ڕێکخراوەکانی نێودەوڵەتی لەگەڵ پەیوەندیەکانی دەرەوە قسم کردووە کە چۆن ڕێکخراوەکانی ژینگە کۆبوونەوەیکیان بۆ ڕێکخرێ لەگەڵ نوێنەری وڵاتان لە هەرێمی کوردستان و لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتەکانیش علااقاتێکمان بۆ دروست بووە بۆ نمونە بۆ پرسی ڕێخستنی خاشاک و کێشەی دووبارە بەکارهێنانەوەی ئاو لە هەرێمی کوردستان کۆمەڵی ئەفکاری باشمان پێیاون زۆر سەرسان بوون پێی قەرارە دیراسی بکەن و بێنەوە بیکەینە بڕیار لە هەرێمی کوردستان و لەگەڵ نوێنەری وڵاتان لە ئێوە ئەفکارتان ناوە ئەوان ئەفکاریان ناوە بە ئێوە جێبەجێ ئێمە داوانە چونکە ئەوان UNDP ئەفکارەکان وەرەگرێت دیراسەیەکە زۆر جار لە چەند وڵاتی دنیا یارمەتی مادیدانە یارمەتی مالیشا بۆ جێبەجێکردنی و لە چەندین وڵاتیشا جێبەجەیەکە طرحەکانیان لا جوان بوو بۆ منە دروستکردنی کارتی ژینگەی لە سەرتاسەر هەرێمی کوردستانە ئەوە شەرحێکی زۆریە لەگەڵ وڵاتانیش کۆبوونەیەکمان کردووە لەگەڵ قۆنسڵ و نوێنەرایەتی وڵاتان بەرهەمی هەبووە موافقەیان لەسەر ئەوە کردو وڵاتان کە دامی باشمان بکەن و دوێنێش قۆنسڵی جمهوری ئیسلامی هەر لەسەر ئەو کۆبوونەوەتی ئێمە هاتوین بەدەم ئەو داوانەی کە لەو کۆبوونەوە کردوتانە کە شتێکی باشمان باس کرد لیژنەیەک و کۆمیتەیەکی هاوبەشمان دروست کردووە بۆ جێبەجێکردنی ئەو ئەفکارە هاوبەشانە. زۆر باشە دووبارە یەکەمەوە چەند پرسێکی گرنگ ماوە و کەمتر لە 5 خولەکەم ماوە هاوکاریم بکەیت سوپاس دەکەم. کاک عەبدوڕەحمان بۆچی پرۆسەی ڕیسایکلین لە هەرێمی کوردستان یان هەر نییە یان ئەگەر هەبێت لە چەند شوێنێکە و زۆر کەمە بۆچی ئەمە ئەنی هۆکاری چییە ئەم پرۆسەیە ناخرێتە بواری جێبەجێکردنەوە لە سەرتاسەری هەرێم؟ هۆکارەکان ئەوەیە بەڕاستی شتەکان پەرد بوون بە مەرکەزی قەراری لەسەر نەدراوە بۆ نمونە حکوومەت خۆی ئەمە بکە ئەیتوانی لە هەموو شوێنەکانە ئیشی لەسەر کا داهاتێکیش بۆ حکوومەت کۆکاتەوە بەڵام چەندین کۆمپانیای لابەلا هاتوون هەرێکێ بە شێوەیەک پێشنیاریان کردووە تەڕحیان کردووە ئێمە بەرزمان کردێتەوە بۆ ئەنجومەنی وەزیرانە تا ئێستا تقریبەن 9 کۆمپانیا هاتووە ئەمە هەنێکیان بە مەرکەزیاڵێنی هەموو کوردستانەکەین هەنێکیان لە منتیقەیە کا دروستیان کردووە و
تا ڕادەیەک سەرکەوتوو بووە هەنێکیان بە بۆنێ قەیرانی داراییوە ڕایگیراوە ئەمە تەسیراتێکی سلبی دروست کردەوە بەڵام شێوەی ڕیسایکلینەکەی ژیایە هەنێکیان ئەڵێن ئێمە خاشاک کۆکەینەوە دووبارەکەین بە تاقە ئیسووتێنین ڕیسایکلینیش بەڕاستی بۆ مانادێک دووبارە بەکاربێنرێتەوە یعنی مەوادەکان دووبارە بەکاربێن ئەمانە گیان لە یەکتری بەڵام تا ڕادەیەکی زۆر ئیش لەسەرەوە کراوە کە لە داهاتوویەکی نزیکە بتوانین ئەو کۆمپانیان کامیان بە عەمەلیە چێتە ئەو مەیدانەوە ئیشی لەسەرکری زۆر باشە پرسێکی گرنگ کە ئەمەوێ وەڵامم دەستکەوت لە جەنابەت کاتێک ئەنجومەنی وەزیران کۆبوو بڕیاری پاشەکەوتی موچەیە کۆمەڵی ئیسلامیش بە دوو وەزیر لە ئەنجومەنی وەزیران بەشدارە جەناب تو بەڕێز وەزیری کوشت و کاڵ و سەرچاوەکانی ئەو ئێوە دەنگتان نا بەمە دەنگتان نەیە بەلای خەڵک ڕوون بێ هەڵوێستان چی بوو لەسەرەوە بەڵام بە کورتی ئێمە بەڕاستی کە سەری وەزعەکانی هەرێمی کوردستانەکەین بەداخەوە ئەو کێشە مەشاکلانەی کە هەیە هەر لە سەرەتاوە من هەست بە نەقسێکەکەم کە ئێمە ناخرینە لیژنەی دروستکردنی ڕاپۆرتەکان بۆ بەردەمی ئەنجومەنی وەزیران ئێوە چێ من و کابرستا کە باسی کرد هیچ کاممان ئەوە لە سەرەتاوە نەخشە ڕێگایە بۆ چارەسەری کێشەکان ئێمەی تیانی هەر ئێمەشدان ڕەنگە لایانی کێش خۆیان زان تیانی ئەمە نقطەیە نقطەیەکی تر ئەگەر بێت و ئەو بابەتانە کە ئەیشخرێتە ئەوە ئێمە ڕێی مخالیفمان بوو و بەدیلیشمان پێشکەش کردو بۆ نمونە من شخصی خۆم بڕام بە دەوتری ئێوەش دەنگتان ناوە بە پاشەکەوتی موچەکە دەنگدان هەر نەبووە ڕاوشکاری سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران واڵێ قای ناکات ئەڵێ هەموو وەزیرەکان ڕازی بوون و دەنگیان ئێمە ڕازگویانە باسێکین من حەزم بە مزایدە وشت نییە ڕازگویانە باسێکم بینی خۆمانەخوا تەسوید نەکراوە ئەمە یەک دووەمینی ئێمە لێوە تەرحی مقابلیش ئەو پرۆژە تەرحمانداوە بۆ نمونە من بڕام بە پاشەکەوت نییە بۆ چونکە ئەزانم نادرێتەوە بەس بڕام بە چاکردنی موچە هەیە ڕازگویانە بڵێ حکوومەت هەرێمی کوردستان بە خەڵکی کوردستان بڵێ کاکە تا ئێستا توانیم من موچە وا بدەم لەمە دووە ناتوانم وا بێم ئەم تەرحەم هەیە ئاوا توانم ڕەنگە ساڵێکی کە چایکەم ڕازگویانە ئێمە بەڕاستی ئەو تەرحە بۆ نونە چاکردنی موچە لەگەڵەوە بەدیلی ئەوەیش کۆمەڵی ئەفکاری جوانمان تەقدیم کرد ئێمە ئەفکارەکانمان وەرنەگیرا بەداخەوە بەڵام لەم حکوومەتی هەرێمی کوردستانە من ناشارمە بێ مەواقعی بین لە پەرلەمان لە حکوومەت بڕیار بە زۆرینە یعنی تێئەپەڕێنرێ یعنی کۆمەڵیشت بەڕاستی کە سەر بە یەکاکردنێکەیە لە شتەکانە ئێستا کە وەزعی خەڵک زۆر خراپە خۆتان نەزانن و خەڵک ئێستا برسی کراوە باز لە خۆپشاندان و ئاعتیسامی مەدەنی و سەرتاسەری ئەوانە ژەکرێت خەڵکێکی زۆر داوای لەلایەنەکانە بە تایبەت لەو چوار لایەنە بکشێنەوە لەم حکوومەتێکە ئێستا هەیە و بەشێک لە کادرانی کۆمەڵی ئیسلامیش داواکەن کۆمەڵ بکشێتەوە پرسی کشانەوەی کۆمەڵ لە حکوومەت چییە چۆنە بە چیوە گەیشتووە جەناب دووەکو وەزیرێک ئامادەیە گەر کۆمەڵوتی بکشێنەوە بکشێتەوە یان نەخێتۆ ناکرێت ئێمە ئەو پرسە شخصی نییە لەسەر ئێمە تەنفیزێکی یعنی ئەگەر کۆمەڵوتی بکشێنەوە بەتاکید یعنی ئەو مۆزوع علاقەی بەوە نییە یعنی ئێمە لە خۆمان گۆڕابین و وابزانین پرسە شتێکی شخصیە بێ ئێمە قسەی تیا بکەین بەڵام ئەگەر ڕێئیمان وەرگیرێ لە حکوومەت ئێمە ئەتوانین بەشدار بین لە چارەسەرکردنی ئەو کێشەی کە بۆ هاوڵاتیان دروست بووە بە کاتێک ماوە بووی کە چارەسەر بکرێم ئەم وەزعە هەموو کاتێ ماوە لەبەرەوە لە هەرێمی کوردستان حیزبەکان نەهاتوونەتە سەر ئەوەی دوو سەنگەر دروستکەن یەکیان بیڕوخێنێکیان دروستیکە هەموو ئیتیفاقمان کردو حیزبەکان لە هەرێمی کوردستان لەسەر ئەم نظامی دیموکراسیە بەڵام ئەوە تەنها قسێ و نووسینی سەر وەرەقەیە بەڵام عەمەل ئەوەیە خەڵک برسیکراوە بەعەمەل ئەوەیە کە ئێستا بۆ نمونە ئێمە حیزبەکان بێنە دەرەوە بڵێن حکوومەت دووبارە هەڵبژاردنکە قەراری سیاسی وابێ دووبارە هەمتر بەشداریەکەی لەو پرۆسە ئایا بەشداریەکەی یا بەشداری ناکەی لە حکوومەتەوە ئازادە حیزبەکان بەڵام ئێمە قەرار نییە هەتا ئەم دەقیقە لە هەرێمی کوردستانە شەڕێکی گەورە دروست ببێ ئەو وەزعی کە ڕسمی وڵاتانی کاول لە منتیقیکە نەقلکەین بۆ هەرێمی کوردستان ئەم قەرارە لای هیچ حیزبێ نییە هەرێمی کوردستانیش کێشەی ئەوە نییە خەڵکی هەرێمی کوردستان ئەم حیزب لە حکوومەت بکشێتەوە ئەو ئێوەی کێشەی حەلکردی کێشەی قەیرانی دارایی حەلکردی تۆ لە حکوومەت بی لە حکوومەت نەبی کێشەی خەڵک ئەوە نییە بەڵام خەڵک وا ئەڵێ ئێوە شەرعیەتان داوە بەم حکوومەتەوە بەشێکن لەو ستەمەی کە لە خەڵکەکرێ با ئێوەش نیکەن بەڵام ئێوە لە سیستەمێکان کە زوڵم لە هاوڵاتیانە ئێمە ئەو هەرێمی کوردستان هاوڵاتیانی هەرێمی کوردستان یعنی خۆیان بۆ خۆیان ئەو شەرعیەتیان هەڵبژاردووە
زۆرینەی پێتە خۆشیان داواکەن بکشێنەوە. ڕاخر زۆرینەی خەڵکی هەرێمی کوردستان دەنگی بەو لایەنانە داواکەی سە لە دەسەڵاتان ئەگەر زۆرینە دەنگی بە ئێمە بدایە ڕەنگە ئێستا ئێمە جوابەکانمان زۆر بەقووت بوو هەیە ماوەتایەکە کە ئێمە بەسەر چاو ئەوە حەلێکە ئەوانە بوو چونکە ئێمە پێشەوەی لە خەڵک ترسین لەخوا کەواتە مەبەستەوەی تۆ بڵێ ئێمە بەقەدەر 6 پەرلەمانتارەکە و ئەو دوو وەزیرە بەقەدەر بەرپرسیارەتیمان هەیە نێش قڕێنتە لیژنەی کارایی ئیش و کارەکان و ئێمە بەڕاستی بۆ نەخراونەوە دووسێ جارە باسی ئەوواکەیت زەعیفی خۆتانە من یان پشتگوێخستنی ئێوەیە وەڵا یعنی زەرمەندی یەکەم ئەوانە بوون کە ئێمە نەخستۆت لە لیژنەکان خۆیان زەرریان کردو. دوا پرسیار عەبدوڕەحمان عەبدوڕەحیم ئیمتیازە مادیەکانی چی بووە دەستی کەوتووە لەوەی کە 2 ساڵ و 3 مانگە بۆتە وەزیر کە پێشتر نەی بووە حەزەکەم بزانم زۆر وترێ وەزیر هەموو شتێ لە بەردەستایەتی. وەڵی من سپاس بۆ جەنابە بۆ پرسیارەکە من پێم خۆش نییە بۆ قەت ئەو شتانە بڵێم بەس خوای گەورە ئاگای لێ بەبانی سەرەوە من هاتوومەتە ناو حکوومەت سیارەی ژێری خۆشمە فرۆشتووە بۆ قەرزی ئیش و کارەکانی خۆم لە حکوومەتە 1 دینار غێری ئەو موچەی کە بۆمان دیاری کراوە ئەوە وەکو خەڵک موچە کە بڕایە بێ ئیمێش بڕاوە لە دوای ئەو قەیرانەوە ئەگەر دوو مانگجارێ ئەمە ملیۆنێک و تقریبا 700,000 وەزیرەکان دەوری 400 شتێکیمان داوەتەوە بە ئیش و قۆشتەکانە ئەوی کەیماوەتەوە 600-700,000 مانگی غێری ئەوە من دینارێک سوودمەند نەبووم لە حکوومەت بستە عەرزێکمان وەرنەگرتووە لە حکوومەت هیچ ئیمتیازێت تەنانەت داوەت کراوم بۆ دەرەوە بۆ شاندی وڵاتان بۆ منە بۆ کۆنفرانسی کەشوهەوا بۆ من موافقە نەکراوەتیانە قەیرانی دارایی هەیە بەڵام بۆ خەڵکی کە کراوە هەر عینی داوەت لەبەر ئەوە ئێمە بەڕاستی ئەوەی کە سوودمەند زۆر باش لەو ئیمتیازاتانە کەسوکار و خزم و کەسوکاری نزیکی خۆدیا ئەندامانی کۆمەڵ داد نەمەزراندون ئەوەش هەر بە ئیمتیاز ئێمە ئیمتیاز من خۆم بۆ خۆم ئەوەی کە گرنگ بوو بێ لەسەر ئەساسی ئیش و کارەکان هەر نەفرێک دامەزرا بێ لە ڕێمنەوە چه حیمایە بێچەوانە خۆم نەبووم لیژنم دروست کردووە لیژنە بوو یاری کردم. بەڕێز عەبدوڕەحمان عەبدوڕەحیم وەزیری هەرێم بە کاروباری ژینگە زۆر سوپاس گومانم نییە لەوەی کە قسەی زۆرت مابوو بیکەی لە بەرنامەکە هەروە منیش پرسیاری کەمە بەڵام کاتەر ئەوە دەرفەتی پێداین سوپاس بۆی کە لە بەرنامی خزمەت ئامادە بووی دووبارە. وەڵام من زۆر سپاسانەکەم من لەو خوای گەورە داواکارم هەر لە بیدایەتەوە هەتا ئێسەوە تا داهاتوویش ئێمە کە هاتوینتە ناو ئەم کایە هەر ئیشەیەکەین خوای گەورە لێمان قبولکە و خوای گەورە بمان پارێزێ بیئەیەکی خراپە ژینگەیەکی خراپە ئێمە بەڕاستی سمعەی تاریخی خۆمان سمعەی ئیسلامی خۆمان بۆ خزمەتی خەڵک بەڕاستی بەکاربێنین خوانەخواسە بەشێک بین هەمیشە لە کێشە چارەسەرکردن نەبینە بەشێک لە کێشە لە هەرێمی کوردستانە. زۆر سپاس بە هەمولایەک. دووبارە سپاس. بینەرانی عەزیز و خۆشەویست زۆر سپاس کە تا ئێستا بینەری ئێمە بوون تا ئەڵقەیەکی نوێی بەرنامەی خزمەت هەمولایەک بەخوای گەورە ئاسپەرین کوردستانێکی ئاوەدان و ئارام بە هیوای ژینگەیەکی سەلامەت لە ڕووی سیاسی کۆمەڵایەتی هەروەها ئاو خاک و ئاوهەوا بۆ ئێوە خواتان لەگەڵ.